ئەم پیاوە ئابەمەیەمە خەڵەتاندووە ئەمە زیاتر ئەمە پیشانێمەداوە کە ئاوا دروستەکرێ ئەمە خۆواتانی دووبەیە بەڵام بڕۆ ناوم سەریکە ئەڵەی فەلوجەیە ئێستا ئەم پیاوە هەڵساوە لەبەر ئەوەی ئەمە کاتی خۆی اشتراکمان کردبوو خۆی ناوبەناو لێ فرۆشێ بە بەڵگەم قسانەیەکەم فرۆشتەتی بە خزمی خۆم بە 40 ملیۆن نەقد سەرسووت فرۆشتەتی بە 52 ملیۆن مانگی بە 300,000 دینار هەر خزمی خۆمە حەمەمین محمود حەماغا ئەوە کڕێتی ئێستا خۆشی لێرە مەوجودە ئەم پیاوە هەڵساوە ئەڵێ من خەدەماتەکەی یەوم گوێزاوەتەوە بۆ کەلار حکومەت پێی گوێزاوەتە 7 ملیۆن دابڕانتان بۆ ئەکەین دوو دارچوو بەتەوە ئیفیزەکەی دیدی مانگی 200,000 بەن نەمداوەتێ نایشی دێن ئەم پیاوە مشکاتمان لێ کردووە لە محکەمەی ئێرا 24 مانگ من محکەمەیە لەگەڵا وەرە شتەکان تەواوگە 7 ملیۆنیە 20 دەین بەڕاستی مەکتەبمان بۆ بکە پارکمان بۆ بکە خەسانی ئامان بۆ بکە کارەبەکەمان بۆ چاکە ئەو مەسروفەش خەڵ کردوێتی بەڵام خۆی بەناو قەرزدارە خانەدا بە خەڵ بە 40 ملیۆن بە 60 ملیۆن بە 50 ملیۆن ناوێتی بە 60 ملیۆن بە بەڵگەوە قسەیەکەم ئێستا لێرەیە کاکسیروان لێرەیە بە 60 ملیۆن فرۆشی مانگی بە 300,000 دینار بەم پیاوە تێگەی یانێکی بە 40 ملیۆنی نەقد وەری گرتووە لە مەدعەمەکەی یاقوب فرۆشتێتی ئەمە بە بەڵگەوە منە قسانەیەکەم